خوشحالی بینر بیسرمان سیرو خدا همون آیک جشن program پیش کشاده
دەستی چوارتە ساڵە چێ چی دێوەشتی خوارە ڕەبی بە قوربانیە من لە تێشتی دەستی خۆم یەک ساڵ بنەوەن زێناوێ سەرمانی دڵی تۆ بەدار سەرانی لێگە بە دیاری مامەوانە نامە جەزای گەریێگە ئەوەش بۆ فرشمخانە فرخوایە تەمەن درێژنێ ئەبێ لەو سیناپەیە ئەویس شەجەر سینەبێ ئەویس شەجەر سینەبێ يا بابا خير